سەرۆک ئۆباما جەخت دەکاتەوە لەوەی بڕیاری سەرۆکایەتی بۆ کۆنتڕۆڵی چەک لە ئەمریکا بە پێچەوانەی دەستوری وڵاتەکەەوە نییە و لە بەرژەوەندی گەلی ئەمریکاشە، بەڵام هێشتاش زۆرێکان لەناو ئەمریکادا هاوڕانین لەگەڵ سەرۆکدا. بۆچی؟ سەرۆک ئۆباما ناتوانێت ئەو متمانەیە بۆ نمونە لە ئەنجومەنی نیشتیمانی چەک بەدەست بێنێ. ڕۆژ عەلیزاڵە نووسەر و لێکۆڵەر وەڵامی ئەم پرسیارەی کورد کۆنێکشن دەداتەوە. کاک ڕۆژ جارێکی تریش بەخێر بیتەوە بۆ کورد کۆنێکشن و سپاسی ئەرک و ماندووبوونت دەکەم. زۆر بەڕێزی سپاس دەکەم. سەرۆک ئۆباما دەتوانێت متمانەی ئەو لایەنانە بەدەست بێنێت کە لەگەڵ ئەم پێشنیازەیە نین بۆ ئەوەی بڕیارێکی سەرۆکایەتی دەربکە سەبارەت بە کۆنتڕۆڵکردنی چەک. لە ڕاستیە ئەوەی کە سەرۆک ئۆباما توانیوتی بیکە زیاتر ڕوونکردنەوەی ئەو کارەیە کە ئەو دەوێت بیکات. ئەو زۆر بەڕوونی دەڵێت کە من نامەوێت با بڵێن مافی هاوڵاتی سنووردار بکەم، من دەمەوێت یاسای چەک ڕێک بخەمەوە جارێکتر. لە ڕاپرسیەکانی ئەم دوایانە بۆ نمونە ڕاپرسێکی CNN پیشاندا لە 2 هەفتەی ڕابردووە لە نێو کۆماریەکان خۆشیاندا ژمارەی ئەوانی کە پشتگیری لەو چاکسازیان ئەو ڕێخستنەوەی یاسایی کە بە فرمانی سەرۆکایەتی ناو دەبرێت ئۆباما داوا دەکات پشتگیریکی زیاتری بۆ دروست بووە لە 140 شتێک بوو، ئێستا بۆ 160 بەرز بووەتەوە. یەکی لە پرسیارەکانی تر ئەوەیە لە کاتێکا لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا یاسا سەروەرە، یاسا لەسەر و هەموو شتێکەوەیە، ئەمەش بۆ مانایی کە ژیان و هەروەها سامانی هاوڵاتیان پارێزراوە. ئەمریکایەکانی تر چێکیان بۆ چییە؟ پرسیارێکی لەجێیە، بەڵام دەبینی لێرە ساڵانە 30,000 کەس بەهۆی توندوتیژی چەکەوە گیان لە دەست دەدەن. هەندێک لەوانە ئەوەی کە بڵین سووەساید خۆکوژی، هەندێک ترەوانەیە کە کەسکە دەکوژێت. ترسێکی بۆ گەلی ئەمریکی دروست کردو ئەو حاڵەتەوە و بەتایبەت ئەوەی کە ئێستا دەبەسرێتەوە مەسەلەی توندوتیژی چەک بە تیرۆریزم وشتیوە، مەسەلەنەوەی سان بەرناندینۆ ئەوەی کە ڕووداوێکی تیرۆریستی ڕۆدا. لەسەر و هەموو ئەمانەشەوە بۆ ئەمریکیەکان باس لەوە دەکرێت کە شتێکی کولتوریە. لەم وڵاتەیە زۆرترین ڕێژەی چەک هەیە لە دنیاو ئەو وڵاتە پیشسازی پێشکەوتوەکانە. لێرە نزیکەی بە ئامارەکان باڵێن هەڵسەنگانەکان ئاماژەوەکەن کە نزیکەی 350 میلیۆن چەک هەیە لەم وڵاتەیە. وەکو دوێنێ سەرۆک ئۆباما ئاماژەی پێکرد، کابرایە کە لە گوندێکی دوورە دەستیان لە شوێنێک دەژی لەسەر شوێنێکە نزیکی شار نییە، دەڵێ ئەگەر من شتێک هات بەسەرم شتێکم بوو چی بکەم. و لە هەموو ئەمانەش گرنگتر گەلی ئەمریکا مەسلەی چەک دەبەسێتەوە بە هەمواری دووەمی دەستور، پێیان وایە مەسلەی ئازادی تاکە بەرامبەر بە حکومەت هەوڵی ئەوەی کە سنووری بۆ ئازادی تاکدانا و حکومەت گەورەتر ببێ. بەڵێ پێ دوایە ئەمە ببێتە فاکتەرێک بۆ دەنگدەری ئەمریکی لە هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەم ساڵدا. بەتاکید دوێنێ ئۆباما خۆی وتی من پشتگیری هیچ کەسێک ناکەم ئەگەر هەر کەسێک هەر کاندیدێک بێت لە کۆماری بیان دموکرات بێت، ئەگەر لەگەڵ ڕێخستنەوەی یاسای چەک نەبێ من پشتگیری ناکەم. ئەم جگە لە بەوەکوتم کە مادام شتەکە ینی با بڵێن وشیاری لەسەر ئەم مەوزوعات زۆر زیاتری کردووە و بە تایبەت ئەوەی کە ئێستا ترسی تروریزمێ، ترسی ئەوەیە کەسێکە بە تەنها بەبێ ئەوەی مەسەلەن لە ڕێگەی بەدەستهێنانی چەکەوە بتوانێت کارێکی تروریستی ئەنجامدا، ترسێکی زیاتر لای گەلی ئەمریکا دروست کردووە، تەسیری لەسەر هەیە و کاری دەبێت لەسەر هەڵبژاردنەکان، گومانی تێدا نییە. لەم دۆسەیەدا سنگێکی ئێژگار زۆر خراوەتە سەر ئەنجومەنی نیشتیمانی چەک. ئایا سنگەکە هەر تەنها بۆ ئەوەیە کە ئەم ئەنجومەنە تایبەتە بە داکۆچیکردن لە چەک یاخود چییە؟ هێزەکەی لە چیایە؟ ئەو ئەنجومەنە ئەو کۆمەڵەیە کە باسی دەکەی کۆمەڵەیەکی زۆر بەهێزە، کۆمەڵەیەکە کە ژمارەیەکی زۆری ئەندامی هەیە لە ڕێگەی ئەندامەکان و ئابوونە وەردەگرێت، هەروەها مەسەن کار لەسەر وشیارکردنەوەی ئەو کەسانە دەکات کە لایەنگری لە هەبوونی چەک دەکەن و ڕێکلامێکی زۆر دەکات ئەم کۆمەڵەیە. کۆمەڵەکە چەند لقێکیشی هەیە. یەکێک لە لقەکانی ئەوەیە کە Institute for Legislative Action، ئەو بەشە کاری تایبەت بە لۆبیکردن و بە ئەوەی کە تەداخلکردن لە هەڵبژاردنەکانە میلیۆنەها دلار سەرفەکار لەسەر لەو بوارەیە. لەبەرەوە دەسەڵاتێکی زۆرەوەی هیچ کۆمپانیایەک گەلە کۆمپانیا زۆر هەیە کە سەر بەم ڕێکخراوان سەر بەم کۆمەڵێن و ناوەندێکە بۆ خەڵک و کۆمپانیەکانی دروستکردنی چەک و فرۆشتنی چەکۆوانە. لەبەرەوە پارێکی زۆریە، زۆر دەوڵەمەندە و تەسیری زۆری لەسەر با بڵین کڕینی دڵسۆزی ئەو لایەنانەیە کە دەسەڵاتیان لەدەستە. کاک ڕۆژ زۆر سپاسە دەکەم بۆ ڕوونکردنەوەکانێ. خۆشحاڵم بەڕێز.